دەسەڵات نوێنی ڤیرۆسی کۆڕۆنا و سیستمی بێتوانە. ئەمڕۆ 7 ئاوریل بەرابەر لەگەڵ 18 خاکەلێوە ڕۆژی جیهانی تەندروستی و دەرفەتێکە تا کارەساتی نەخۆشی کۆیدی-19 و ڕۆڵی نظامی سەرمایەداری و چەند دەسەڵاتێک بۆ نمونە بە کورتی هەڵسەنگێنی. میدیا دەوڵەتیەکانی چین ڕۆژی 9 ژانویەی ساڵی 2020 بەرابەر لەگەڵ 19 مانگی خاکەلێوەی 1398 هەتاوی ڕایانگەیاند کە ڤیرۆسی کۆڕۆنا لەلایەن تیمێک لە پسپۆڕانی ئەم وڵاتە لە شاری ووهان شناسایی کراوە. ئەم ڤیرۆسە لە دەسامبری ساڵی 2019دا لەلایەن زانایەکی چینیەوە شناسایی کرابوو. بەڵام بەرپرسانی چین بە درەنگیەوە هەواڵەکەیان دایە میدیاکان. هەر بۆیە ناوی کۆیدی-19یان لەسەر نەخۆشی ئەم ڤیرۆسەدانە. ئەم ڤیرۆسە لە ڕێگەی بازرگانێکی پوشاکی خەڵکی قۆم هاتە ئێران و لە مانگی ڕێبەنداندا معلوم بوو کە ئەو لە ڕێگەی زیارەتگای سەرەکی شارەوە بڵاوی کردوێتەوە. بەرپرسانی ڕژیم پاش ئاگاداربوون لەم موسیبەتە خۆیان و بنەماڵەکانیان قەرەنتینە کرد. بەڵام بە بیانووی هەڵبژاردننی مەجلس کە لە ڕێکەوتی دوی ڕەشەما بەڕێوە دەچوو لە خەڵکیان شاردەوە. پاش بەڕێوەبردننی هەڵبژاردنە بێڕەونەقەکەیان هەواڵی مەرگی سەرچاوەگرتو لە کۆیدی-19یان بەرەبەرە بڵاو کردەوە. ئەوەش لە حاڵێکدا بوو کە کادرە دەرمانیە مرۆڤ دۆستەکان وێڕای دەرمانی فیداکارانی نەخۆشەکان ئەم هەواڵەیان پێشتر بڵاو کردبەوە. پاش ئاگاداری گشتی لە کۆیدی-19 بەدیلی پسپۆڕان و خەڵکی وشیار ئەوە بوو کە نەخۆشخانەکان بە کەرەستەی پاراستن و بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم ڤیرۆسە تیار بکرێن، گشت ناوەندەکاریە غەیرە زەروریەکان دابخرێن و کرێکارانی ئەم ناوەندانە بیمەی بێکاری وەربگرن، کرێکاران و ناوەندەکاریە زەروریەکان بە تەواوی ئیمن بکرێن، شاری قۆمیش قەرەنتینە بکرێت، گشت ناوەندە زیارەتیەکان دابخرێن، ڕێوڕەسمە مەسحەبیەکان بەڕێوە نەچن و کۆمەڵێک چالاکی هاوشێوەش ئەنجام بدێت. بەڵام داخستنی ناوەندەکانی کار لەگەڵ بەرژەوەندی خاوەنانی سەرمایە و سپاهی و ئاخوندە دەسەڵاتدارەکانی ئێران نەیدەخوێندەوە، هەر بۆیە ئەم پێشنیارانە پشتگوێخران. داخستنی زیارەتگاکانی وەک مەعسومە و ڕەزا کە وەک شەفابەخش بە خەڵک ناسێنرابوون و تەعتیلی ڕێوڕەسمە خۆرافیەکان بۆ ئایەتوڵڵا دەنگ درشتەکان قبول نەدەکرا. تیارکردنی نەخۆشخانەکان کادری پزیشکی و کرێکارانی ناوەندە زەروریەکان لەلایەن کابینەی ڕوحانیەوە بەم هۆکارە ڕەت کرایەوە کە بودجەیان نییە. لەو جێگایش کە دەوڵەت بە درەنگیەکی زۆرەوە و لە ژێر گوشاری بیرڕای گشتی چەند هەوڵێکی نیوەچڵ و نابەردەوامی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم ڤیرۆسە ئەنجامدا، لەگەڵ مقاومەتی جۆراوجۆریش بەرەوڕووبەوە و بێ ئاکام مایەوە. کۆماری ئیسلامی بەم شێوەیە هاوڵاتیانی ژن و پیا و منداڵی لەگەڵ ئەو کارەساتە ڕوبەڕوو کردەوە کە دەیبینی. بەپێی هەواڵە ڕسمیەکان تا 6 مانگی خاکەلێوە 17 شارستان لە بارودۆخی سوور و 42 شارستان لە بارودۆخی نارنجی دابوون و 62,132 کەس گیانیان لەدەستاوە. بەڵام لەو جێگەیەوە کە ئامارە ڕسمیەکان لەگەڵ ئامار و زانیاری ڕێکخراوی تەندروستی جیهانی و لێکۆڵەرانی سربەخۆ یەکجار جیاوازە، پێشنیاری ئەوە کراوە کە ئامارەکانی ڕژیم زەرب لە 5 بکرێت تا ژمارەی ڕاستەقینەی قوربانیان بەدەست بێت. ڤیرۆسی کۆڕۆنا کاتێک شناسایی کرا کە سەرمایە خەریک بوو قەیرانێکی قوڵی ئابووری و پشتسەردەنا. ڤیرۆسی کۆڕۆنا ئەم قەیرانەی تا ڕادەیەکی زۆر تونتر کردەوە. ئامرازێکی کارامە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم ڤیرۆسە قەرەنتینە بوو. ئەم بارودۆخە بۆ کرێکارانێک کە ناچار بوون لە نێوان مەرگی سەرچاوەگرتو لە برسیەتی و کۆیدی-19 یەکیان هەڵبژێرن یەکجار کارەساتبار بوو. لەبەر ئەوەی کە ئەوان لە ڕووی ناچاریەوە لە نێوان درێژەدانی کار و قەرەنتینە کارکردن و مەترسی توشبوون بە کۆڕۆنایان هەڵبژارد. تۆیژەکانی دیکەی کۆمەڵگاش بێجگە لە بورژواکان و خاوەنانی دەسەڵات زەربەی توندیان لەم بەڵا جیهانی و ماڵوێرانکەرە بەرکەوت و تەلەفاتی زۆریاندا. لەناو قوربانیاندا کەمتر بورژوا و خاوەنکارە بەناو باگەکان دەبیندران لەبەر ئەوەی کە زۆربەیان لەگەڵ بنەماڵەکانیان بە سواری فڕۆکە شەخسیەکانیان خۆیان گیاندبووە ئەو شوێنانەی کە هێشتا ڤیرۆسەکە زەفەری پێنەبەر بوون. ئەوان لێوەوە وا بە کەڵک وەرگرتن لە دوایین دەستکەوتەکانی تەکنۆلۆژی
کەسب و کارەکان بە کەڵک وەرگرتن لە هێزی کاری کرێکاران بەرەو پێش بردو لە هەمان حاڵیشدا لە یارمەتی تریلیۆن دلاری دەوڵەتەکانی وڵاتانی پێشکەوتوو لەوانە یارمەتی 4 تریلیۆن دلاری وەزارەتی خەزانەداری و فێدراڵ ڕێزەڕووی ئەمریکا بەهرەمەند بوون. لەناو قوربانیاندا کەمتر بورژوا و خاوەنکارە بەناوبانگەکان دەبیندران لەبەر ئەوەی کە زۆربیان لەگەڵ بنەماڵەکانیان بە سواری فڕۆکە شەخسیەکانیان خۆیان گیان بووە ئەو شوێنانەی کە هێشتا ڤیرۆسەکە زەفەری پێنەبەر بوون. ئەوان لەوێوە وا بە کەڵک وەرگرتن لە دوایین دەستکەوتەکانی تەکنۆلۆژی کەسب و کارەکەیان بە کەڵک وەرگرتن لە هێزی کاری کرێکاران بەرەو پێش بردو لە هەمان حاڵیشدا لە یارمەتی تریلیۆن دلاری دەوڵەتەکانی وڵاتانی پێشکەوتوو لەوانە یارمەتی 4 تریلیۆن دلاری وەزارەتی خەزانەداری و فێدراڵ ڕێزێروی ئەمریکا بەهرەمەند بوون. ڤیرۆسی کۆرۆنا بۆ کرێکاران و خەڵکی کەمداهات هاوشێوەی داسی مەرگ بوو، بەڵام بۆ خاوەنانی سەرمایە و دەوڵەتەکانیان تیغی دووبەر بوو. ڤیرۆسی کۆرۆنا لە هەمان حاڵدا کە بێتوانایی نظامی سەرمایەداری لە بەڕێوەبردنی کۆمەڵگای بۆ هەمووان ئاشکرا کرد بوو بەهۆی ئەوەی کە بەشێک لە خاوەنانی سەرمایە پوڵ پارو بکەن. کەڵان سەرمایەدارەکان، بانکدارە گەورەکان و کۆمپانیا زەبەلاحەکان بە کەڵک وەرگرتن لە یارمەتی دەوڵەتی و شرکەتە دەرمانیەکان و نەخۆشخانە خصوصیەکان لە ڕێگەی فیداکردنی تەندروستی خەڵک ملیاردها دلاریان بە سەرمایەکانی پێشووی خۆیانەوە زیاد کرد. کۆمپانیا گەورەکانی وەک ئامازۆنیش کە لە ڕێگەی ئانلاینەوە کار و معاملە دەکەن بە مایەدانان لە هێزی کاری هەرزان و تەندروستی کرێکاران ملیاردها دلاریان قازانج کرد. هەروەها مەرگی خانەنشین کراوان و کەم ئەندامان بە ڤیرۆسی کۆرۆنا بوو بەهۆی ئەوەی کە دەوڵەتەکان موچەی خانەنشین کراوان و بودجەی پاراستنی جەمعیەتی بە ساڵات چوان بە تاڵان برن. هاتم بەخشی دەوڵەتەکان و ئاسانکاریەکانیان بۆ توندکردنەوەی چەوسانەوەی کرێکاران لە حاڵێکدا ئەنجامدرا کە ئەوان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم ڤیرۆسە کوشندەیە تەنانەت ماسک، ئەڵکۆڵ و بە تایبەت دەستگای هەناسەدانی دەستکردی پێویستیان نەبوو. ئەوان کە ئەزمموی ڤیرۆسەکانی سارس و ئێبۆلایان هەبوو لە کڕین و ئەمبارکردنی چەند ملیۆن دەستگای هەناسەدان بۆ ڕۆژانی هاوشێوە خۆیان بواردبوو. ئەوەش لە حاڵێکدایە کە بەردەوام و بەدەیان ساڵە چەک و کەرەستەی جەنگی بەرهەم دێن و ئەمباری دەکەن. لە یەک کەلامدا ڤیرۆسی کۆرۆنا و نەخۆشی کۆڤید-19 کە داسی مەرگیان هەموو ڕۆژێ تیشتر دەکەن نیشانیاندا کە تەمەنی مێژووی نظامی سەرمایەداری بەسەر چووە و لە ئێستادا پێویستە جێگای خۆی بداتە نظامێکی کارامە و بێگومان ئەم نظامەش حکوومەتی شوڕایی کرێکاران و ئابووری سۆسیالیستیە.